ئەمڕۆژ لە بڕگەی ئەمڕۆمان هەنێ جوڵەی شان و مل ئەەکەین بە کەرەسەی دمبڵز یاخود دەبەی ئاو ئەگەر هەبێت دمبڵزە نەبێت توانی بە دەبەی ئاو بەکاربێنیت. ئەبێت دەست بکەین بە گەرمکردنی ناوچەی شان و قۆڵ لە بەرەوەی هێز بەکارەهێنین پێویستەکە ماسۆتەکان ئامادە بێ. فەرموو. ئێستا تەواو شان و قۆڵە گەرمەکەیت جوڵەکان بۆ پێشەوە و بۆ دواوە وەکو وتمان 2 بۆ 3 دقە ئەم جوڵانە ئەنجامەی تاوەکو ماسۆتەکانت تەواو گەرمە بێت. جەتوان بۆ تەنیشتەکانیش تەواو قۆڵیشت تاو قۆڵە بجوڵێنیت زۆر باشە بۆی بۆ هەر 4 لاکە با بڵێن بۆ پێشەوە بۆ دواوە هەموو بەستەرەکان تەواو نەرم بێت و ماسۆتەکان ئامادە بێت بۆ جوڵەکە. فەرموون دەستکەین بە جوڵەی ئەوەڵ. سەرەتا جوڵەکە بە هەردوو دەستمان ئەەکەین بە گرتنی دمبڵزەکان بە تیجاهی دەستمان ئەبێ ڕووی دەستمان بەم شێوازە بێت و لێوە بێ دوایی ئەیگۆڕیت کاچێتە بەشی سەرەوە دەست پێ بکە 1 2 3 4 5 6 7 8 9 10 دەستت داگری پشوویەکی پێیت سراحەتەکەی. ئێستا جوڵەیەکی کا بۆ قۆڵمان ماسوولکەی قۆڵمان بۆ ئەم ناوچەیە دەست پێەکەی 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەیگۆڕی دەستی چەپە 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا بە هەردوو دەست بە هەردوو دمبڵزەکە بەکارهێنین دەستە تەواو ڕاکێشی بۆ دواوە بۆ ناوچەی دواوە تەواوە دەست پێکە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوویەکەی سێ هەناسەی قۆڵ دواتر دەسەکەین بە جوڵەی هەردوو دەستمان ڕائەگرین لەسەرەوە مەش هەر عینەشت بۆ دەفەی شانە. لێرە جوڵەکە جیاوازی ئەوەیە پێشتر قۆڵێکمان دائەنا ئەم قۆڵەیان ئیش پێ ئەکرد. ئێستا هەردوو قۆڵ 2 لۆدی لەسرە و یەکێکیان ئەجوڵێنین دەست پێ بکە دەستی ڕاست 1 2 3 4 5 6 7 8 9 10 قۆڵی چەپ 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا پشووەی لە نێوانی دەستی ڕاست و دەستی چەپ پشومان وەرنەگرت بۆ ئەوەی لۆدەکە زیاتر بێ. ئێستا سێ هەناسەی قۆڵ هەڵمژین و ئەچینە سەر جوڵەی دواتر. فەرموو. ئێستا تەواو هەردوو دەستە عینەشت دەستە ڕائەگری یەک دەستیانە ئەجوڵێنی 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەیگۆڕین 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا پشووەیەیت و سێ هەناسەی قوڵ هەڵەمژیت بۆ کۆتا جوڵە ئەویش کە بۆ ناوچەی کەمەر و پشت با بڵێن. لە پێشە دەستە بیرمان نەچی ئەگەر لەسەر تەنیشت بیکەیت دەوان بۆی ببینرێت قەوسە خەیتە پشتەوە بە هیچ شێوازێ ئاوا بزەبت وایە. ئێستا دەستی ڕاست ئەینتە پێشەوە و بۆ دواوە سەحبەکەی بۆ دواوە ئەینوشتێنیتەوە بۆ دواوە بورە ئەینوشتێت ئاوەتە تەواوە 5 6
حوت هشت نۆ دە دەسەکەی کرد 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا لەمانە ئەتوانین تۆزێ پشوو چون تەمرینەکە تۆزێ قورسە سێ هەناسێ قوڵ هەڵەمژیت دواتر جوڵەکە بە هەردوو دەسێ ئەنجامی ئەی فەرموو 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەم جوڵەیە جگە لەوەی کە ناوچەی کەمەر و شان بەهێز ئەکا لە هەمان کاتە تۆ ئەژنۆت نوشتانۆتەوە لۆدی لەشێ لەسەر ئەژنۆکانتە کاتە تۆ کێشێکی بەجێگیر ڕاگرتووە سوودی زۆر لێوەرە